دۆناڵد ترامپ دەست بە سەردانەکەی کرد بۆ عەرەبستانی سوودی کە بەو ڕێبەرە موسڵمانانەی کە لەوێدا کۆبوونەوە بڵێ ئەو لێرە نییە بۆ ئامۆژگاری کردنیان. ئێمە لێرە نین بۆ ئەوەی بە کەسانی تر بڵێن چۆن بژین، چی بکەن، کێ ببن و یاخود چی بپەرستن. بەڵام لە کۆتایی سەردانەکەیدا شێوەی قسەکردنی ترامپ بە شێوەیەکی بەرچاو گۆڕا. لە کۆبنەوەی کیلۆتکەیدا لە برۆسڵ ترامپ ڕەخنەی لە هاوپەیمانانی وڵاتی یەکگرتووەکان گرت بۆ ئەوەی بە ئەندازەی پێوەست لەسەر بەرگریان خەرج نەکردوون. ئەمە کارێکی ڕەوانیە بۆ هاوڵاتیانی باشدەری وڵاتە یەکگرتووەکان و زۆرێک لەم وڵاتانە قەرزێکی هەرە زۆری ساڵانی پێشووتریان لەسەر ماوە. ئەوە بەڕوونی کارتێکردنێکی ناخۆش بوو، تەنها قۆڵاتری کرد بەهۆی ئامادە نەبوونی ترامپ لە پابەندبوون بە بەڵێنە هاوبەشەکانی بەرگری ناتۆ. تا ئەندازەیەک ئاماژەی تێکەڵ دەدا بە هاوپەیمانەکانمان ئەگەر بە تەواوەتی وابەستە نەبیدیان بڵێ بە تەواوەتی وابەستەم ئەوالو بڕواایەدا نیم ئەمە ببێتە هەندێک بۆ لایەنی تر لەم هاوپەیمانیەتێدا کاریگەر بن. لە دەمی سەردانەکەیدا ترامپ سەردانی ئیسرائیل و ناوچەکانی فەڵەستینی کرد. خۆشببینی لەبارەی پرۆسەکانی ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەربڕی، بەڵام وردەکاریەکی کەمی خستە ڕوو سەبارەت بەوەی ئەو پلانی چییە بۆ بەرەوپێشەوە بردننی پرۆسەکە. یەکێک لەو ڕێگایانە لەوانەیە ئەوە بێت وڵاتانی عەرەبی و ئیسرائیل پێکەوە بهێنێت لەسەر بنەمای باوەڕنەبوونی هاوبەشیان بە ئیران. لە ڕاستیدا هێرشبردن سەر ئیران بابەتی سەرەکی بوو لە دەمی سەردانەکەی ترامپدا بۆ دەرەوە. ڕۆژەمەوانی ئیرانی ئەمریکایی نیگارە مۆرتەزەوی لە ڕێگای سکایپەوە دەڵێت وا دیارە دەیەوێ ئێران لەسەرەوەی لیستی دوژمنان دابێ بەلایانی کەم کە دێتە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێکێنانی بازنەیەکی نوێ لە هاوپەیمانان کە بە شێوەیەکی بنچینەیی ئێران دژمنی هاوبەشیانە. بەشێتری سەردانەکەی ترامپ لە نیوانیان کۆبنەوە لەگەڵ پاپ فرانسیس لە ڤاتیکان و کۆبنەوەی لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیتالیا بە زۆری سەرنجڕاکێش نەبوون. ترامپ یەکەمین سەردانی بۆ دەرەوە بە سەرکەوتوو ڕاگەیان و لە توێتەرێکدا وتی ئەو بلیۆنەها دۆلاری بۆ وڵاتە یەکگرتووەکان پاراستووە و هەروەها ملیۆنەها کاریش. ئەو ئێستا کە گەڕاوەتە واشنگتن و بەڕێوەبەرایەتەکەی لە بەرامبەر هەڕەشەی چۆنەسەرەوەی ناکۆکیەکاندایە لەبارەی رووسیاوە.